ئەم کاتتان باش. دەمەوێت لێکۆڵینەوەی ئەدەبی ئەنجام بدەم بۆ ناونیشانی کتێبە شێعرەکەی ئەیوب کوردی کە بە ناونیشانی ڕەونەقی ڕۆحە. ئەم لێکۆڵینەوە ئەدەبیەم دەچێتە چوارچێوەی ڕەخنەی ئەدەبیەوە، نەک ڕەخنەی نائەدەبی و ڕەخنەی هەڕەمەچی و ڕەخنەی میلی و ڕەخنەی نازانستی و نائەکادیمی. وام لێکۆڵینەوە ئەدەبیە بە میتۆدی وەسفی شیکاری کە میتۆدی وەسفی شیکاریەکی کە لە میتۆدە زانستی و ئەکادیمیەکانی لێکۆڵینەوەی ئەدەبی بەگشتی و ڕەخنەی ئەدەبی بە تایبەتی. با پێتان بڵێم چۆن. فەرموو. ناونیشانی ئەم کتێبە شێعرە کە ڕەونەقی ڕۆحە. ڕەونەقی ڕۆح هەم هونەری ڕەوانبێژی تێدایە لە جۆری ڕوونبێژی بە ڕێگای خواستن واتە ئیستیعارە، هەم وێنەی شێعری تێدایە لە ڕووی ڕوونبێژیەوە هەم بە ڕێگای خواستن. چۆن؟ جارێ با لە ڕووی تیۆریۆ بزانین هونەری ڕەوانبێژی چییە، ڕوونبێژی چییە و خواستن چییە و وێنەی شێعری چییە، پاشان لە ڕووی پراکتیکیەوە بین باسی بکەین. هونەری ڕەوانبێژی یاریکردنە بە وشە و بە واتە، ڕوونکردنەوەی واتایە، بەخشینی چێژ و کاریگەریە بە مرۆڤ بە دەرونی مرۆڤ، هەڵبژاردننی وشەی لەبار و تۆکمەیە، هەروەها ڕێخستنی ژێربێژانەیە. ئەی ڕوونبێژی زانستێکی ڕەوانبێژیە، لە دیارترین هونەرەکانی ڕەوانبێژی تێدا کۆبۆتەوە، وەکو لێکچواندن و خوازە و خواستن و درکە. باشە ئەی وێنەی شێعری نواندنێکی وێنەییە، پێکاتەیەکی ژیری و سۆزیە، لە کاتی یەخستنی بیر و ڕاجیاوازەکان ئاراستە دەکرێت. کاتێک سۆز و بیر ئاوێتەی یەکتر دەبن، ئەو کاتە بە ڕێگەی خەیاڵ بە ڕێگەی ئەندێشە وێنەی شێعری لێ دروست دەکرێت. ئەوە زانیمان وێنەی شێعری چییە. ئەی خواستن چییە؟ خواستن کە هونەرێکی ڕوونبێژیە و بەشێکە لە هونەرەکانی ڕەوانبێژی، بەکارهێنانی وشەیەکە بۆ مانایەکی دیکە. ئەو وشەی کە لە جیاتی شتێک بەکاردێک، لێکچواندنێک هەیە لە نێوان لێخواسترا و بۆ خواستراو، پەیوەندیکی لێکچوونی هەیە، بەڵام جیاوازە لە لێکچوون بەوەی کە لە لێکچوون بەهێزترە، خواستن بەهێزترە لە لێکچوون، و هەردوو بنەڕەتی لێچوو لەوچوو واتە لێخواسترا و بۆ خواستراو هەردووکی وجودی نیە لە خواستندا، هیچێکیان تەواجودی هەیە. ئەو وێنە شێعرەی یاخود بڵێن ئەو وێنە هونەریەی کە بە خواستنی درکا و دروستی کردووە، شاعیر دروستی کردووە لە ناونیشانی ئەم کتێبە، کە بە ئاڵوگۆڕی درپێکراو لە جۆری بەتەنکردن. چونکە ڕۆح وشەیەکی واتاییە، بارستایی و ماتریاڵی نییە، بەڵام شاعیر هاتووە بەتەنی کردووە، بە سیفەتی بارستایی و قەبارەی پێبەخشیوە. ڕەونەق لەو شتانە دەردەچێت کە بارستایی و ماتریاڵیان هەیە، بوونێکی مادیان هەیە، وەکو بۆ نمونە مانگ ڕەونەقی هەیە، بارستایەکی مادی هەیە. هاتووە بە خواستنی درکاو وێنە شێعری بەرجەستە کردووە کە سیفەتی ڕەونەقی خواستووە لە مانگ بەخشیوێتی بە ڕۆح. وشەی ڕۆح لەوێدا لێچووە، بۆ خواستراوە. ئەی لەوچوو واتە لێ خواستراو کە بۆ نمونە وشەی مانگە لە ناونیشانەکە وجودی نییە، ئەمە خواستنی درکاوە. ئەم وێنە شێعریە بە ڕێگەی ئاڵ و گۆڕی درک پێکرا و لە جۆری بەتەنکردن بە شێوەی خواستنی درکاو
ڕوونبێژێکی داوە بە ناونیشانی ئەم کتێبە شەعریا کە یەکێکە لە هونەرەکانی ڕەوانبێژی. باقی وەسەلام، کاتێکی شاد.